لە هەفتەی چالاکی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی کە دوێنێ دەستپێکی فستیڤاڵەکە بوو یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بوو لە نێو کتێبخانەی گشتی سلێمانی و هەم لە هۆتێل ڕامادا دەستپێکی تەواوی فستیڤاڵەکە بەڕێوە چوو. ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵەکەی کە بۆ ماوەی 6 ڕۆژ لە ڕۆژی شەمەکە دوێنێ یەکەم ڕۆژ بوو تاوەکو ڕۆژی پێنجشەممە هەموو ڕۆژێک لە کاتژمێر دەیبیانی تاوەکو حوتی ئێوارە لە کتێبخانەی گشتی سلێمانی هەفتەی چالاکیەکانی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی بەردەوامیە بێت. بێگومان پایتەختی ڕۆشنبیری شاری ئەدەب شاری ڕۆشنبیری بۆ ئەم ساڵیش توی خوێنەری لەبیر نەکردووە، توی ڕۆشنبیری کەسانی ڕۆشنبیری لەبیر نەکردووە کە کەسێک خوێنەری کتێبێک کەسێک خۆشەویستی هەبێت بۆ خوێندنەوەی کتێب. بێگومان لە چوارەم ساڵە ئەگەر هەڵە نەبم بۆ چوارەم ساڵ ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت، بۆیە هەمیشە شاری سلێمانیش بە شاری ئەدەب و ڕۆشنبیری ناسراوە، بۆیە ئومێدەکەین کە تەواوی ئەم فستیڤاڵانە بەردەوامی هەبێت بۆ کتێبخانەی گشتی سلێمانیش بە خۆشحاڵیەوە وەکو تیمێک بۆ ئەم ساڵیش بیریان لەوە کردوتەوە خوێنەرانی کتێب زیاتر ڕاکێشن بەلای خۆیانە، زیاتر هەست و سۆزێکی تایبەتیان هەبێت بۆ خوێندنەوەی کتێب. بێگومان بۆ چوارەم ساڵ فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کە بۆ ئەم ساڵیش هاوکارێکی تەواوی کتێبخانەی گشتی سلێمانی بوو تاوەکو سەرجەم ناوەندەکانی کتێبخانە بتوانن بە شێوازێکی زۆر باش نمایشی تەواوی کتێبەکانیان بکەن. هەر بۆیە چالاکیەکانی هەفتەی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی چەندین چالاکی جیاوازی لە خۆ گرتووە کە چالاکیەکان وەک ئەوەی کە دوێنێش لە شاشە جوانەکەی کورساتەوە ڕاستەوخۆ تەواوی فستیڤاڵەکە نمایش کرا و تەواوی فستیڤاڵەکە با بڵێن ڕاستەوخۆی بۆ کرا. چالاکیەکان چالاکی پێشانگای کتێبمان هەیە، پێشانگای کاری دەستی و پێشانگای فۆتۆگرافی لە هەمان کاتە منداڵانی خۆشەویستیش لەم فستیڤاڵە لە یاد نەکراون کە چەندین نمایشی کورتەفلم کە ئەمڕۆ لە پاشنیوەڕۆ هەم کۆڕی شعری هەم فستیڤاڵی منداڵان هەم سیمیناری تایبەت کە ئەمڕۆ لە یەکێک لە هۆڵە تایبەتەکانی کتێبخانەی گشتی سلێمانی لەلایەن مامۆستا یاسین بەرزنجیەوە سیمینارێکی زۆر تایبەت بەڕێوە دەچێت کە هەم تایبەتە بە بەشێکی تایبەت لەو فستیڤاڵی کە لەم ساڵە زیاتر گرنگی پێدراوە. بێگومان بە خۆشحاڵیەوە ناوەندەکان زۆرن کە لەم فستیڤاڵەیە توانیویانە ڕچکەشکێنێکی باش بن لە نمایشی تاوی کتێبخانەکان وەک ئەبینن لە دیمەنەکانە ئەوەی جێگەی دڵخۆشیە هاوڵاتیانێکی زۆر با بڵێن خوێنەرێکی باشی کتێب بە تەمەنە جیاوازەکانەوە ڕۆیان کردوتە کتێبخانەی گشتی سلێمانی و ئەیانەوێت لە نزیکەوە تەواوی ئەو ناونیشانانە ببینن کە خۆیان حەز و خولیایەکەن. بێگومان ناونیشانەکان زۆرن کە هەر خوازیارێک هەر کەسێک کە خوێنەری کتێبێ ئارەزوومەندە لەوەی کە حەز و خولیای بۆ چ جۆرە کتێبێکە بێ. لێرە ڕێنوێنی تایبەتە کرێت لەلایەن ناوەند و چاپەمەنی و بڵاو کراوەکانەوە کە ڕێنوێنێکی تەواوی خوێنەرانی کتێب ئەکەن. بە خۆشحاڵیەوە ئێستا دەستپێکی خوێندن هێندەی کەمێکی ماوە کە لە سیانزەی مانگەوە دەرگای خوێندنگاکانیش بەڕی خوێنکارانی خۆشەویستە ئەکرێتەوە. خوێنکارانی خۆشەویستیش ئەتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو کتێبانە لەبەر ئەوەی کە من بیستومە بەشێکی زۆری کتێبەکان ئەبرێتە نێو کتێبخانەی ناوەندەکانی خوێندن. ئەمەش جێگەی خۆشحاڵیە کە بیر لەو بابەتە گرنگە کراوەتەوە. جا بە ئەوی زانیاریەکان بە وردی وەرگرین بۆ دووەم ڕۆژی فستیڤاڵ ئەچمان لای زۆر بەڕێز خاتو جوان شێخ لەتیف کا بەڕێزیان جێگری بەڕێوبەری کتێبخانەی گشتی سلێمانی لەگەڵمان نابێت. خاتو جوان سڵاو لێبێت، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس دەکەم، ئێوەش بەخێر بێن، ئەکتان کێشە زۆر سپاسی ئێوەکەی. پێم خۆشە بۆ ئەم ساڵیش ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێزدا ئەکەمەوە. خاتو جوان بە هەر لەوە دەست پێ بکەم جم و جۆڵی خوێنەرانی کتێب چۆن بوو هەم لە دوێنێ هەم لە ئەم ڕۆژاکە ئەبینین خوێنەرێکی باش ڕوان کردوتە کتێبخانەی گشتی سلێمانی. سەرەتا بەخێر بێن، ئەرکتان کێشە هەڵبەتە بە سپۆنسەری ئێوە ئەگەر کورسات پاڵپشتمان نەبێ بۆ یەک ڕاستە لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری بووە، بەڵام سپۆنسەری سەرەکیمان کورساتە، هەمیشە هەرەگە کورسات بەردەوامین. وەکو خۆتان نەزانن لە دوێنێ جموجۆڵێکی زۆر باشی خوێنەر زۆر بە شەوق و زۆر بە خۆشەویستی و ڕۆکەنە کتێبەکان و بۆ پەڕی خۆشەویستیەوە حەزەکان کتێبەکان بکڕن لەبەرە ئەوی هەموو ڕۆژێک کتێبی باش چاپ ئەکرێت. ڕاستە هەمووی ڕووی کردوتە تۆڕە کۆمەڵاتەکان، بەڵام لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەم کتێبە باشانە هیچی دەست ناکەوێت. ڕازە سوودێکی مادی بۆ چاپ و بڵاوکراوەکان هەیە، ئەم دەستگایانە هەیە کە بەشدارن، بەڵام لە ڕووی مەعریفە و دەستکەوتنی زانیاری زیاترەوە باوەڕکە
ئەوانی کە جارێ ئاشناش نەبوون بە کتێبخانە لێرەوە ئاشنا بن لەم فیستیڤالانەوە ئاشنا بن کە کتێبی باشە دایمەن هەمیشە لە کتێبخانە دەستەکەوێ بەڵێ. جابیریشمان نەچێ خاتو جوان لە چالێکیەکانی هەفتەی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی ئێمە کتێبی دەنگیشمان هەیە بیرمان نەچێت کە ئەوە بەشێکی گرنگی نێو فستیڤاڵەکەی کە من پێشتر بیرم چوو ئاماژەی پێ بکەم و بابەسی سەرجەم ئەو ناوەند و دەستگاو بڵاوکراوانە بکەین کە لە کتێبخانەی گشتی سلێمانی بۆ هەفتەی فستیڤاڵەکە چەند کەس بەشداریان کردووە کتێبەکان لە چ بوارێکا زیاتر خۆی ئەبینێتەوە. ڕاستەکەی ئێستا دەستگاکان 16 دەستگان کە بەشداریان تێدا کردووە ئێمە خۆمان بانگشتیانەکەین بۆیە هەم سوودمەند بن هەم ئێمەش و خوێنەرەکانی سوودمەند بین لەو کتێبانەی وەکو باسم کرد کە تازە دەرەچن ڕقەمی سپاردەکانیان زۆریان لە سلێمانی دەدرێت زۆریان لە ڕۆشنبیری لە هەولێر دەدرێت کۆی ئەوانش زۆرینەی لە هەولێر و لە سلێمانی هەردێنەوە ناو ئەم فیستیڤاڵ و لەم پێشەنگایانە بڵاو دەکرێتەوە لێرە لە کتێبخانە بۆکو کتێبەکان کە زۆرینەی قانونی یەکێک لە دەستگاکان پێڵەن یادگار هەر بە ناوی یادگارەوەی زۆری کتێبەکانی قانونین یعنی ئەوە زۆر سوودی هەیە ینی لەو باوەڕێم لە زۆرینەی ناڵێ مۆڵا لە دەستگاکان زیاتر بەس لە هەموو دەستگاکان زیاتر پرۆشیاری هەیە لە هەموو پێشەنگاکانمانە بەشداری پێەکەین لە بەرەوەی خەڵکێکی زۆر هەیە بە دوای کتێبی قانونی و عەرەبی و ئەوانەدا دەگەڕێت کە لە کتێبخانەکانمانە بەداخەوە کە ئەڵێم چەند ساڵێکە لە قەیرانەکانەوە ئێمە کتێب ناتوانین بکڕین ئەگەر بمانتوانای بیکڕین ڕاستە لە پێشەنگاکانی چە زەرورە پێشەنگا بکرێتەوە بەڵام کتێبی کڕین و دەستکەوتی کتێب زۆر کەمە لە کتێبخانەکانماندا ئەبێ ئیلا بڵین ئەو شاعیرە ئەو نووسەرە ئەو کەسەی کە کتێبێک چاپ دەکا چەند نوسخەیەک بە دیاری بێنێ بۆ کتێبخانە بۆ شێواز ئێمە کتێبمان دەست دەکەوێت. بیریشمان نەچێت لە سەررجەم بابەتە دیاریکراوەکان کە هەر خوێنەرێکی کتێب خوازیاری خوێندنەوەی کتێبێت لێرە لە کتێبخانەی گشتی سلێمانی لەم فستیڤاڵە بەردەسا دوا کۆمنتی تۆ چێ بۆی پشمەلای میوانەکانی تریش کۆمنتیان لێ وەرگرین لەسەر هەفتەی فستیڤاڵەکە و ئەم چەند ڕۆژە پەیامت چێ بۆ خوێنەرانی کتێب. پەیامی من سەرەتا بە ئەوم لەبیر نەچێت زۆر سوپاسی کارمەندەکانی خۆمان بکەم بەڕاستی بێڵێ خۆنەویستانە خۆتە زانی لەم بارودۆخی بێموچەیە لەم بارودۆخی خۆیان خۆنەویستانە تا ئێوارە پێش ئەوەش بکە فستیڤاڵەکەمان ئامادە کردووە مەبانگێ 2 مانگ ئامادەکاریان کردووە هەر لەم بارودۆخەیە بە بێموچە بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە موچەیەکیان شتێکیان نێ بارودۆخیان وایە زۆر بە خۆشەویستیەوە ئەم فستیڤاڵیان ئامادە کردو هەم بۆ سوودی خۆمان و بۆ خوێنەرانێکی هیوادارم خوێنەر ڕووبکاتەوە کتێب ڕووبکاتەوە کتێب خوێندنەوە لەگەڵەوە شاوکو خۆت ئاماژت پێە کۆمپانیایەکەیە بەناوی ئاگۆرە نەبێ بە ئەوەی کە حەزەکەم بەس ڕیکلامی بۆکەم بەڕاستی کۆمەڵی گەنجی جوانن کە کتێبەکەن بە دەنگی هەم بە کوردی هەم بە زمانەکانی تری شوجی دەستخۆشیشە بۆ ئێوە سپاس بۆ تۆ خاتو جوان سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام خاتو جوان شێخ لەتیف جێگری بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی جا ئێستا میوانێکی تر لەگەڵمان ئابێ کاک جەلال فەیزوڵڵام لەگەڵابێ بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری سەرا کاک جەلالگیان ئەگەر بێتە لای من ئازێت کێشی سڵاو لێبێتم کاتت باش جەنابی ڕێزی لەشتان ساڵ کاک جەلال بەهر لەوە دەست پێ بکەین بەڕێزت بینیم پێش دەستپێکی ڕاستە و خۆکە هەستم کرد بە تامەزرۆیەکی زۆر باشەوە سەردانی کتێبخانەی گشتی سلێمانیت کرد ئەم ساڵ فستیڤاڵەکە چۆن ئەبینی وەکو خوێنەرێک؟ وەڵی فستیڤاڵ سلێمانی زۆر لەوە گەورەترە کە فستیڤاڵێکی ئەوە داخراوەی تیابێ ئەمە بەڕاستی پێویستی بە زۆر لەمە زیاتر و لەمە گەورەتر و پژگیری زیاتری ئەوێ ئەم فستیڤاڵانە خاستان مەسەلەی کتێب لە سلێمانیە چونکە سلێمانی شاری ڕۆشنبیریە بمانەوێ نەمانەوێت خوێنەری سلێمانیش وەبزام لە هەموو شارەکانی تر زیاترە هەر لە دێر زەمانەوە تا ئێستا سلێمانی بە خوێنەر ناونراوە بۆشێ هەر ناویشنراوە پایتەختی ڕۆشنبیری جا ئەم پێشانگایانەیان ئەم فستیڤاڵانە ئەبێ ئەهەمیەکی زیاتر و احتیمامێکی زیاتری پێ بدرێت بەڕاستی
کاک جەلال بەڕێستان وەک ئەوی کا بەڕێوەبەری سنتەری ڕۆشنبیری سەران لێرە و لەوێ چالاکیەکانتان زۆرە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئەشبینرێت منداڵانمان بیر نەچێت یاخود خوێنکارانی خۆشەویستمان بیر نەچێت تۆ پەیامت چییە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن کە خوێنکاران ڕووبکەنە نێو کتێبخانەکانی خۆشیان کە ئێستا ئەبینین هەم کتێبخانەی گشتی سلێمانی بە خۆشحاڵیەوە هەندێک لە کتێبەکانی ئەنێرێت بۆ بەشێک لە کتێبخانەکانی ناوەندەکانی خوێندن ئەمە جێگەی دەستخۆشی پەیامی تۆ چیە لەسەر ئەو؟ واللهی ضرورە کاراکردنەوەی کتێبخانەکانی قوتابخانەکان بەڕاستی جاران ئێمە لە تەمەنی ئێمە بە زۆر مامۆسا کتێبی پێیان ئەوی دەبێ بیبەن و ڕۆژ سێ ڕۆژ بیخوێنیت و دوایی سەرنجمەوێت لەسەر کتێبەکە ئەبێ ئەمە کارا بکرێتەوە بەڕاستی هەوڵ بدرێ مناڵەکانمانیان نەوەکان من تازەمان بگەڕێنەوە ئاشنایان کەینەوە بە کتێب بڵێن شارەزایان کێن بە کتێبەکان و مێژوی خۆمان و مێژوی کورد بەڕاستی بەداخەوە ئێستا بەهۆی ئەم سۆسیال میدیا و ئەم شتانەوە تقریبەن دوور کەوتوتەوە خەڵک تۆراوە لە کتێب ئاشتیان کێنەوە لەگەڵ کتێبە. کاک جەلال دوا کۆمنتی بەڕێزستان چی ئەبێت لە سەر هەفتەی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی کە بەڕێستان وەکو خوێنەرێک زیاتر باو پرسیارش بکەم زیاتر خوێنەری چ بابەتێکی یاخود ئەو بوارە جیاوازانەی کتێب زۆر زۆرن حەز و خولیای تۆ چییە یاخود کاتەکانت چۆن دابش کردووە کە خوێنەرێک ئێستا لە شاشە جوانەکەی کورساتەوە بینەری کەسێکی وەکو بەڕێستان بێ وەکو خوێنەرێکی کتێب کە ئەویش هەوڵبات کاتەکانی هیچ نەبێت بەلایەنی کەمەوە کەمێک لە کاتەکانی ژیانی ڕۆژانەی تەرخانکە بخوێنەوەی کتێب خۆی ضرورە هەموو تاکێکی ئێمە کاتێکی تایبەت دانێ بۆ خوێندنەوە ئێستا من بەهۆی میوانەوە جار وایە ئەبدا ئەبڕێم لە خوێندنەوە بەس بەیانیان زۆر مهمە بۆ کتێب خوێندنەوە ئەو کاتانەجا من وەکو خۆم خوێنمەوە لە هەموو چونکە بەهۆی سنتەری ڕۆشنبیریەوە بەهۆی کتێبخانەکەەوە لە زۆر ئەم هینانە لە زۆر مەجالە کتێبە خوێنمەوە ئەوەی کە بۆشم وەکو دیاری وەکو هین کتێبی زۆرمان بۆیێت بەس بەداخەوە ئەوێ لیژنەیەک هەبێ لیژنەیەک هەبێ بۆ ڕاگررتنی ئەم فرە کتێبە زیایە بەڕاستی لیژنەیەک دروست کرێ بۆ ئەمە مەمنوون ئەبین وشاءڵاش ئەم فستیڤاڵانە بەردەوام بێت و بۆی وردە وردە خوێنەر ئاشکەینەوە بە کتێب بەڕێزی منی شەروە دەستان خۆش سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ میوانی دووەمیشم کاک جەلالە فەیزوڵڵا بەڕێزیان بەڕێوەبەری سنتەری ڕۆشنبیری سەرا جا ئێستا یەکێک لە دەستگا و ناوەندە بڵاوکراوەکانی کتێب لەگەڵ مابێت کاک یادگار هەر خۆشیان ناوەندەکانی ناوەندی یادگار کە دەستگای یادگارەگەر هەڵە نەبم کاک یادگار سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێ بەهر لەوە دەست پێ بکەم بۆ ئەم ساڵیش لەم فستیڤاڵەیە بە چۆن یاخود چۆن توانیوتانە بە شازێکی جیاواز لەم فستیڤاڵەیە بەشداری بکەن زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ ئێمە کتێبەکانمان کتێبی قانونی کارگێڕی ئابووری ژمێریاری بە دەرەجە یەکە کتێبەکانی تریشمان هەیە بە خۆشحاڵیەوە بەشداریمان کرد لەم فستیڤاڵە ئێمە مەسەلەکە مادی نییە حەزەکەین لە هەموو فستیڤاڵێکا بەشداری بکەین چونکە دیوێکی تری کتێب دیوێکی ڕۆشنبیریە بەڵێ دیوێکی بۆ ئێمە لایەنە مادیەکەیە بەڵام لایەنە ڕۆشنبیریەکەش ئێمە ڕەخچاوەکەین و فەرامۆشی ناکەین کاک یادگار بەڕێستان وەکو دەستگای یادگار ئاماژە بۆ بکەین چۆن ڕێنوێنی خوێنەرێکی کتێبەکەن چۆن ڕێنوێنی منی خوێنەرەکەن کە زیاتر حەزم هەبێت بۆ ئەوەی کە سەردانی نێو فستیڤاڵەکانم کرد بە تایبەت هەفتەی فستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی ئێمە فستیڤاڵەکە کە بۆ 4 ساڵ بەڕێوە چێت چۆن بتوانم زیاتر حەزم چێتە سەر خوێنەوەی کتێبەکە ڕێنوێنەکانی ئێوەکو دەستگای یادگار چۆن ئەبێت من ئەڵێم تاکی کورد زۆر زەرورە کتێب بخوێنێتەوە بۆنی کتێب بکات هەست بە خۆشی کتێب بکات هەست بە و چیرۆکانە بکات یان هەست بە و مۆزوعانە بکات کە لەناو کتێبە هەیە و فێری شتێکی یەکات تەواو ئەخوێنێتەوە واز لە خوێندنەوە ناهێنێەوە خوێندنەوەشە ئێمە بەرەو پێشەوە بێت ئەم ساڵ جیاوازیتان کردووە لە چاو پار ساڵ یا خۆ ساڵانی تراکە کتێبی یاساییتان زیاتر هێناوە ساڵانی پێشوو زیاتر کارتان لەسەر چ بابەتێک یاخود چ لایەنێکی تری کتێبە کرد من 30 ساڵە کتێب فرۆشم 30 ساڵ ئەبێ و نابێت تقریبەن سەرەتا بە شیعر و دوای ئەوە بە چیرۆک و دوای ئەوە بابەتە کۆمەڵایەتیەکان و فەلسەفیەکان و اینجا دوایی کە سەیرم کرد کتێبی قانونی
پێویستە لە ناو کتێبخانەی کوردیا هەبێ و نەبوو دەسم کرد بە کتێبی قانونی. چەند ساڵێکی زۆرە دەسم کردو بە کتێب قانونی و ئیم ساڵیش کتێبی قانونی زیاترم چاپ کردو و زیاتر برەوم بوو و بابەتایەوە. زۆر باشەکاتە لە ڕوانگەی ئەوەی کە کۆمەڵگە پێویستی بەوەیە کتێبی یاساییشی هەبێت بۆیە لە نێو دەستگاکەی بەڕێستانە ڕەنگی داوەتەوە. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس، دەستان خۆش بێ. بەڕێزت بەڵێ خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون بۆ بینەران و بیسەرانی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانەکانم ئاماژەیان بەوە کرد بە کللتورکردنی خوێندنەوە بتوانین کە ئێمە لێرە و لەوێ هەم لە نێو پرۆگرام هەم باسمان لێوە کردووە کە بە کللتورکردنی خوێندنەوە زیاتر گرنگی پێ بدرێت تاوکو هەمووان بتوانین ئەستی ڕۆشنبیریمان ئەستی خوێندنەوەمان زیاتر فەرامۆش نەکەین زیاتر گرنگی پێبین و بە تایبەتیش لا پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی شاری ئەدەب و ڕۆشنبیری زیاتر ئەم بابەتە بە هەندوەربگیرێت.